أو رسينيته خارجة كذا. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، صلاة خيرة لبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. داو كارين پروردگار وخاطرين وجوانا كاني وخاطر اسم عظمي خوي أما أنجا بيروز بكاتا بركات بسر همولايك من برخشي وبكاتا ماي أوي خواهي قبر لقنا حكان ما خوش بي إن شاء الله. مسلمان أعزة كان خدانا زانن يكم روجي مانجي رمضاني بيروزة خواهي قبر تمن ما ندريش كاتو باقي بك بو أوي أم خير وبركتا كا توشي همومان هاتو بردوان بيتا وروجي خواهي قبر لمن رازية بي إن شاء الله. حزم كرم صال وتاري عسران بپشتیوانی پروردگار بابەتی هەڵبژێرین. ئەم بابەتە زۆر جار تأکید بکا لەسەر واقعی ئەمڕۆی خۆمان، یعنی بابەتێک بێ زندوو بێت، ئەو بابەتەش پێویست بێ بە ژیانی هەمولایەکمان. ئەم بابەتەش کاڵم بژاردووە من وام پێ باشتر بوو بابەتی ئادابەکان، ئادابە ئیسلامیەکان. زۆر جار بینین لەناو کۆمەڵگادا ئەم بابەتانە زۆر گرنگە ئینسان ئەتوانێت ئیسفادەی تیا بکا بە خۆی. بابەتی ئەمڕۆمان ئادابی ڕۆژووە لەگەڵ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەبین و لەگەڵ ئادابەکانی ئەم مانگە پیرۆزەدا ئەبین کە ڕۆژووی تایە. تەماشای قورئانی پیرۆز بکەین. یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم لعلکم تتقون. ڕۆژوو فەرز کراوە لەسەر ئێمە، فەرزش کراوە لەسەر گەلان و قەومانی تر پێشی ئێمە. بەڵام بۆچی فەرز کراوە؟ ئەبێ ئێمە عیلەتەکە بدۆزینەوە. ئەم ڕۆژەی ئێستا من و تۆ ئەیگرین بۆ چییە؟ یەک مەبەستی تایە. خواگیان لەم ئاەتا مەبەستەکەی باس کردووە. ئەگەر ئەمەی تیا نەبوو خۆ ئەم ڕۆژەی نابێ، ئەگەر ئەمەی تیا بوو خوا گەرەکێتی. لە کۆتایی ئاەتەکە چێ فەرمێ لەعەلەکم تەتەقون، واتە ڕۆژوو نێزکتان کاتەوە لە خوا. ڕۆژوو بێتە مایە ئەوەی بترسن لە خوا، لە تاوانەکان، لە خراپەکان بگەڕێنەوە بەلای خوا. ئێمە بە ڕۆژوو ئەگەڕێینەوە بۆ دەرگای خوا بەم ڕۆژوو. ئێستا ڕۆژوومان گرتووە ئەو پڕی کەمترین گوناحەکەین، عیبادەتەکانمان مەجوانی ئەەکەین. لە بەیانی و هەتا ئێرە خۆمان ئەگرینەوە لە خواردن و خواردنەوە و شەهەوات، لە گفتار، لە قسە ئەوەی خراپ بێ نایکەین. ئەمە گشتی گەڕاندەوەی بەلای خوا. خواگیان ئەمەی گەرەکە لە ئێمە، گەلان و قەومانی پێشی ئێمەش هەر ئەمەی گەرەک بوویان. بۆیە واجبی کردووە لە سەرمان یەکەمێ لەو ئادابانە ئەوەیە کە ئێمە بگەڕێینەوە بەلای خوا بە ڕۆژوو لە خواترسی. ڕۆژوش ئەوەیە صوموا لرؤيته وافطروا لرؤيته. بۆی بزانین هەموو ساڵێک نەبێتە داڵغا. ئەم حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەرازویەکە بۆت کە مانگە بینی ڕۆژوو ئەگری، مانگە بینی جەژنەکەی، مانگە نەبینی بخۆ شەعبان 30 تەواوەکەی، مانگت نەبینی ڕەمەزان 30 تەواوەکەی. ئەم پیاو قەدیمەکان لەوێ زۆر شارەزا بوون. ئیتر پێویست بەوە ناکە ڕۆژێکمان لێ خوارد نەمان خوارد، نەخێر. بەعزە جار قەدر خواگیان خۆی وا قەدەری وایە، حەزەکە شەعبان 30 بێ، ئەو یاوارە هەرچیەکەی نایبینی مانگ، ئەبێ 30 تەواوکەی ئەمجا ڕەمەزانکەی. یان بەعزە جارە بینی جەژن لە شەوی جەژنە، ئەبینی مانگ نابینی، ئەبێ 30 تەواو. یان مانگ ئەبینی 29ە، چونکە ڕەمەزان شەرت نییە 30 ڕۆژ بێ، بەڵکو 29ە بەسیە. ئەوە توانی ئەم حەدیسەی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەتوانیت ئەم حەدیسە بکەیتە تەرازویەک بۆ بیدایی ڕەمەزان و بۆ بیدایی جەژن. ئەمە تر یاسایەک بێ لای تۆ. ڕەمەزان قوتابخانەیەکە بۆ پەروەردەکردنی دەروونەکان. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام یەکێ لەوانە من صام يوم الذي يشك فيه الناس فقد عصى أبا قاسم. هەر کەسێ ڕۆژی شەک، ڕۆژێک ڕەمەزان هەیە و ڕەمەزان نییە، گومانی تایە، پێغەمبەری خوا فەرمی ئەو ڕۆژە هەر کەسێ بە ڕۆژوو بێ ئەوە بە قسەی منی نەکردووە. یەومی گومان، ڕۆژی شەک یعنی گومان. خەڵکێکەی ڕەمەزان و ڕەمەزان دێ. الحەمدولله ئەوە نەبووە ئەمساڵ. ئەگە تەماشاشکەین دووەمیان سنەتێکی تر لەو سنەتانە
کە ڕەمەزان بەسەرمانە دێ ئەبێ دوعا بکەین اللهم أهل علينا بالأمن والإيمان والسلام والإسلام ربي ورب الله أم نازدار كردوتي صلى الله عليه وسلم هيك لو سنتاني أما عندية السلمانة أمد مع مباركة بكين بلام لو يرويشت بيه بسلمان ده هيك كيتر لو خالانا لآدابا كان كذا چين سري چي كس روجوي لسرا چي كس روجوي لسرا مرجكاني الروجو أوانيا أبي مسلمان بي أبي بالغ بي أبي عاقل بي أبي پاک بي تميز بي غيري أمانة ناقريته وروجو من ذلك أجر زاني بالغ نبوة بس أتواني الرأي بيني خير وشر خوي زانية تشجيعك با ساعات بقري با تاقي بقري با بجوبات شان روجه بقري بجوري طاقتي أم من دالة راسه بالغ نبوه با فێر بێ بەردەوام بێ چونکە ئەگەر لێی ستاوە فێری نەکەی فێر ناگێ منداڵە ئەمە ئەتوانێ ئەم منداڵە فێرکەی بەڵام ئەوەکانی تر لەسەریان نییە موسڵمان بێ واتە کافر لەسەری نییە باڵغ بێ واتە غەیری باڵغ لەسەری نییە عاقڵ شێت بێت و لە ڕووجەنابتان لەسەری نییە پاک بێ ئەگەر بە تایبەتی ئافرەت لە عادا بێ و لە ئەوانەی کە لە کاتی خوێنی خۆیان بێ ئەو بابەتێ لەسەریان نییە و دوای دەدێنەوە ئەوان دەیدەنەوە ئەگەر ئافرەت بۆ نمونە خاڵێکی تر لەو خاڵانە کە ئەوەیە ئافرەت بۆ نمونە لە کاتێک ئەگە بە ڕۆژوو نەبوو ئایا بەڵام ئەتوانێ بۆ نمونە ئەو ئافرەتە بۆ نمونە هەمانە پەیوەستە بە خۆیەوە هەیە پەیوەستە بە مناڵەکەیەوە هەیە لەبەر خۆی ڕۆژوو ناگرێ هەیە لەبەر دووگیانە و ڕۆژوو ناگرێت بۆ عولەماین فەرموویانە ئەگەر خۆی و منداڵەکە بوو لەبەر منداڵەکە بوو ئەو بێ بیگرێت و کەفارەتی بدا هەندێکیان فەرموویانە ئەگەر لەبەر خۆی و وەس کەفارەتێدا واتە ئەتوانێ یا منداڵی شیرەدا لەبەر منداڵەکە نایدا ئەوە توانێ نەیگرێ بەڵام نابێ فدیە بدا موسڵمان ئاز دەکەن یەکسەر تێژێ کچەکەم خێزانم دووگیانە فدیە بدا فدیە چی بدا فدیە بۆ کەسێک ئەدرێت کە تر ناتوانێت ڕۆژوو بگرێت پیاوە بەتەمەن چووەتە ساڵەوە ئیتر ئەم پیاوە ناتوانێت تەواو یان نەخۆشیەکی لەگەڵایە درێژخایەنە ئەم نەخۆشیە بە هیچ شێوەیە ناتوانێت ڕۆژوو بگرێت ئەمە فدیە بۆ مەدانراوە فدیە بۆ کەسێدا نەدراوە وەڵای ئێستا ناتوانێت بەس دەڕۆژتر ئەتوانێت بیگرێتەوە ئەوە بێ بیگرێتەوە نییە مەحاڵە هەزار فدیە بدا ناگرێتە ڕۆژێکی ئەو ڕۆژوە چونکە ئەوەی تایە فدیە بۆ کەسێدانراوە کوتمان ئەوەیە کەچی کە ئەو فدیەیە ئەو کەسە نەتوانێت بەڵام بتوانێت ئەوە نابێ بیکە ناندی ئافرەت پرسیار دەکەن ئایا توانن حەب بخۆن بۆی عادەکەیان دواکەوێت بەڵێ ئەتوانن عولەمایان فەرموویانە بەڵام بە مەرجێک زەرەری نەبێ پرسی دکتۆرێکی کردبێ ئەم دکتۆرە پێ بڵێ بڵێ بیخوا ئەم حەبە زەرەری نییە بۆی بتوانێت ماوەکە بە ڕۆژوو بێ ئایا قوتابی ئەتوانێت لەبەر ئیمتیحان تەمەنان چاوەڕێ ئەم پرسیارەکەن گەنجەکان زۆر جار ئەزانم ئەتوانێت قوتابی لەبەر ئیمتیحان ڕۆژوو نەگرێ هەتا ئیساکە ناتوانین بڵێین بڵێ چونکە ئەوە جورئەتی ئەوێ بەڵگەی ئەوێ بەڵگەی شەرعی ئەوێ چونکە عولەمایان زۆرینان دەڵێن عوزر نییە خوێندن عوزر نییە بۆچی بۆ ڕۆژوو نەگرتن ئینشاڵڵا ڕۆژوو بگری چاکترە باشترە پشت بەخوا چونکە خوا گەورە خێر تەکا خێر توش ئەکا هەرچی کاتێکش پرسیارە فتوایە درا لیژنەی باڵای فتوا یان لە شوێنێک درا ئەو کاتە ئێمە یەکسەر تەوضیحەکەین بۆ جەنابتان هەتا ئێستاکە هیچمان پێ نەگەیشتووە خاڵێکی تر لەوانە ئەگەر نەخۆش بۆ نمونە وتمان ئەگەر چاک بێتەوە ئەتوانێت ڕۆژەکەی دوای نەخۆشەکە بداتەوە ئەگەر چاک نەبووە ئەوە فدیەکەیەدا فدیەکەیشی 2005 دانراوە وەک پارە پێیتر بە ئەندازەیشی ئەوەی ئینەکە شوا بزانم 2 کیلۆ شتێک دانراوە ئەوە دوای زیاتر تەوزیحەکەین چونکە با نەکەوینە پەلەی پێشی لیژنەی فتوا ئەوانە بە یەکۆ باسەکەین لەگەڵ زەکاتە خاڵێکی ترەوەیە مسافر مسلمان ئازەکە مسافر لێرە بچی بۆ کەلارت و مسافر نیت
با ئێمە وریابین 81 کیلۆمەتر ببڕێم جا مسافری ئەوش ڕوخسەتە ئەتوانیش بیگری ئەگە بتوانی بیگری باشترە ئەگە نەتوانی مەیگرە دوای بیگرەوە قەیچە بەڵام خەڵکێکەیە زۆر چێت دەرەچێت ئەو دەشتێ وڵاجە من هەم لە سەفەرە ئەچێ بۆ سەفرە لە پشت دارەکان دانیشە وەڵام من هەم لە سەفەرە ئەمە خۆتە خڵەتێنی ئەوە کەی سەفەرە سەفەر ئەوەیە چی تیابێ علەتەکە لە سەفەر چییە تو بێ لە ناو سەفەرە بۆ خوا ڕوخسەتی داوە دوورکات نوێژکەی چوار نەکەی بۆ تو بێ ئەمەشی کەرەوە نەک سەفەرەکە نەک چەند مەترە لەبەرەوەی مشەقەتە مشەقەت ئەزیەتە ئازارە هیلاکیە مەینەتیە هێ تۆ ڕێی لێ کەباب لێ دێ مەینەتی چییە لە پشت دارەکە دانیشی وەخت کەباب لێ دێت تایوانە ئەچی بۆ کەلار بۆ سەفرە و سیاحە ئەچی بۆ شوێنەکان بۆ سیاحەت نێزگا نازانی هیلاکی چییە ئەوە نابێ سەفەر ئەوەیە مشەقەتی تیابێ هیلاکی تیابێ ئەمە عوزرێکە تر ئەتوانی نوێژەکەت کورت بکەیتەوە عوزرێکە توانین ڕۆژوو نەگری عوزرێکە توانین جومعە نەکەی عوزرێکە توانی ئەمانە نەکەی بۆی ئەبێ ئێمە خۆمان ئەم دەشتەیە زانی خۆمان این نەکەین بخەینە ڕێ چونکە خواگیان ئەمانە شتی دینە دوای لە سەرمان ناکەوێت دوای هەر ئەمێنێتەوە لە سەرمان خاڵێکی تر ئەوەیە ئەبێ ئێمە دوور بین بە ڕۆژوین دوور بین لە لەفزی خراپ هەموو ئەندامەکانمان بە ڕۆژوو بێت چونکە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەسیام جونە قەڵغانە ئەتپارێز ئیسام ڕۆژەی من و تۆی گرین قەڵغانە دەورمان ئاوەک محکەمێکی ئاسنیە لە ئاگری دۆزەخ بەڵام چی بەتاڵێک کاتەوە ئەم قەڵغانە چی تەنیکێک کاتەوە چی وای لێکە ئاگری جەهەنەم تەئسیرمان تێکات چی وای لێکە ڕۆژەکەمان کونی تێبێ ئەمە وریابین ئەوەیە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەیە کە قسەی خراپ بکەیت ئەوەیە دوو لە ڕوو جەنابتان درۆ جمێن تر کابرا دەمی لە خراپە نەگێڕێتەوە چاوی لە خراپە نەگێڕێتەوە دەستی لە خراپە نەگێڕێتەوە پای لە خراپە نەگێڕێتەوە ئەمانە نابێت ئێستا ماین بە ڕۆژ لە بانیەوە تا ئەوەن بڕۆ ئێوارەی لێ دێ معقولە تو بڕۆی لە چایخانە دانشیە تا بەیانی زرمەی دۆمینەت بێت تا بەیانی پەپاسان بکەی و یان گەنجەکە هەتا ئەوە تۆپجیەکە مۆبجیە نامچی ئەمانەکە تایوەرەوە نابێت توای بە ڕۆژوو خەریک چی تو یان خەریکی ها لەسەر خەتی ئەنتەرنێت خوا پەناماندا شتێکی خراپ ئەمانە گشتی ڕۆژەکەت کونی تێخا چونکە ئەو ڕۆژووە چونکە ئەمانە خراپن بەڕاستی یان نەرگیلە لێدا شۆشێتە بانجعدە گەنجەکان دانیشێ ئەمانە نابێت یان نەچێ لەگە برادەری خراپ یان شوێنی خراپ یان شێ تەماشای ئافرەتەکە یان چێ بە شوێنەکەن ئەمانە نابێت هیچ ئەمانە چونکە ڕۆژەکەت ئێمە ناڵێن قبوڵ نییە بەڵام کەمەکاتەوە چونکە پێغەمبەرگیان ئاگادارمانەکاتەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەتەنانەت ئەڵێ ئەگەر کەسێک شەڕی پێفرۆشتی شەڕەکە مەکە بڵێ کاکە منان بە ڕۆژوو دەست لە یەکەم کەرەوە پێغەمبەرگیانە فەرمی ئاوا فەرمی صلی الله علیه وسلم دەست لە یەکەم کەرەوە من ئام بە ڕۆژوو وەختی هەرچی بڵێ من جوابت نادەمەوە چونکە ئەمجا بۆنی دەمی ڕۆژوان لای خوا لە مس خۆشترە هەتا کۆتایی حەدیثەکە زانە و مانگەیە وە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی یەکێ لە ئادەبەکانی تر ئەوەیە مانگی بەخشینە سەدەقەیە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كان رسول الله صلی الله علیه وسلم أجود الناس سەخیترین کەس بوو سەخیترین کەس قەت بێزار مەبە دای لە قاپی خێرم بدەرێ بان چاوم 250 ناری بدێ یەکێ ترا 250 ناری یەکێ بە گوێرەی توانێ خۆ بیدەرێ قەت بێزار مەبە ئەگەر نەبووش بە قسەی خۆش بیخەڕێ دڵی بدەرەوە قسەی خۆش هەوڵی بۆ بدە بەژە ئینشاڵڵا ڕەقەمەکەم بەرێ ئینشاءڵڵا هیمەتێکت بۆکەم قەت دڵی مەشکێنە قەت مەچۆ گشت کەسە فەقیر چونکە فەقیرمان زۆرە ئێمە لە زمانێکا ژین دوو تەبەقەی چینێکمانێ ئاگای لە چینەکەی تر نەماوە ئەگەر ئەم دەوڵەمانە نەبێ خوای گەورە دەستی وە باڵایانەوە بێوارەی واچان لە فەقیرە بەڕاستی ئەوانە شەو ڕۆژ ئێمە ئەبێ دوعایان بۆ بکەین ئەبێ بیانگری ناوچوانی ماچکەین لەناو مەجالیسەکانە ڕێزیان لێ بگرین بەخوا ئەو دەوڵەمانانە ئەوانەی وا سەغین ئەوانەی وا یارمەتی هەژار نەدار لە قەوماوە دەن ئەمانە ئەبێ بەڕاستی کۆمەڵێکن خوای گەورەم پارەی داوە پێیان بەڕاستی ئەمانە ئەو کەسانن کەوا ڕێبازی عوسمان ئاسان هەڵگرتووە چونکە ئەمانە گرنگن قەت دڵی فەقیر هەژار یەتی و بەڕاستی ئەمانە نەشپێنین هەوڵدەین بۆیان هەرێکی بە گوێرەی تااقەت و توانای خۆمان ئەوەی کە لە توانامان هەیە بۆیان بکەین چونکە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم كان أجود الناس بەخوا هیچ کەسێ لە ئێمە نەی پێغەمبەر فەقیر نەبوو بەخوا پێغەمبەری خوا هەر نەیزانێت گۆشت و مریشک و کەباب و ئەوانە هەر نەبوو لە زمانی
لە زمانی ئەوان خورما بۆ ئاو بۆ جۆ بۆ گەنم بۆ ئەمانە هەندێکی سێمەیان نایخۆین حەبیتە لەسەر سفرەی ئەوانە بێتە شەڕ لەسەری هەر لە ماڵەکە بێتە شەڕ لە مزگەوتەکە بێتە شەڕ چییە خورما بخۆم چێرا بخۆم پێغەمبەری خوا بەمانە چونکە ئێمە زۆر دەوڵەمەندین ئەو نیعمەتانەی کە هاتووە سوپاسی بکەین سوپاسی خوا بکەین لەسەری ئەو نیعمەتانەی کە هەیە چەند دقەیە ها باش کەواتە ئینسان ئیماندار ئەوەیە کە بتوانێت لەم مانگەدا و خێر و خێراتە بکات پاشێوکردن ئەگە بە قومی ئاوە بێ یەکێ لەو ئادابانەیە چونکە پێغەمبەری خوا فەرمێ فی السحوری بەرەکەتێکەی لە پاشۆ مەڵێ پاشۆم ناکەم بە تایبەتی گەنجەکان خۆیان خۆشە خۆیان قورسە هەستە قومی ئاو بخۆ لەبەر فەرمایشتەکەی پێغەمبەری چونکە با لەو بەرەکەتە بەشدار بی لەو بەرەکەتە بێبەش نەبی چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام کە لە پارچەوەیەکە لەو سونەتانەیە کە ئینسان بیکات پەلەکردن لە ڕۆژشکاندندا لەگەڵ بانگە مەیخە پێشی بانگ چونکە ئێمە نازانین بزەبت کەی خۆراوا بێ با ئێمە نەبینە دەرگای فیتنە بۆ خەڵک ئێمە نازانین لەوەی دوو دقە بە لە بانگ بیشکێنی لەوەی خۆراوا نەبێ ڕۆژەکە تەروا بچێ بۆ عەزیەتەکەت وا بچێ لەگەڵ موسڵمانانە بانگیدا لە هەر کوێ بووی بۆ نمونە دەستنوێژە سێنی بانگیدا مەڵێ دەستنوێژەکەم تاوەکەم ئەم جای شکێنم نابێ بۆ نمونە بەڕێوەی من مەڵێ بگەیمە ماڵ ڕۆژەکەم شکێنم نەخێر لادە شتی هەڵگرەگە خۆتا خوڕمایەک ئاوێ کومێ ئاوێ کەسی ها بەڕێوە ئاوێکی تەقدیم کرد یەکسەر بانگیدا ڕاستە خۆ بیشکێنە چونکە ئەوە سونەتە کە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لە ڕۆژوشکاندنا خەڵکا لە خێریدا بەردەوامە تا ڕۆژوو دەشکێن دوعاکردن کە باسمان کرد لە خزمەتی جەنابتانە کە دوعا ئینسان کە ئەنجامی بدا ئەمجا ڕۆژوشکاندن بەچی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم بە خورماشکانێتی ئەگە خورما نەبوایە ئاو ئەگە ئاو نەبوو دوایەوە تو دەستمەوە بۆ پاقلەواکە یەکسەر خورما ئاو دانراوە دەست بۆی بۆ پاقلەوە سنەت ئەوەیە بە خورما هەڵدا بە یەک خورما بە سێ خورما بە پێنج خورما بە حەوت خورما بە سنەت بە وتر بسم الله بکە زۆرش نەبین ئەوانەی کە ئێوارانی سەگە دانرێ هەبوو نەسیحەتی مزگەوتی خۆمانەوانش سێ خورما بۆ کەسێ دانن زۆرە مەیکەنە چوار خورما بۆچیەتی زەلامی وایە خورما خەسارە بێ دەم ساعت کەم دانن زۆر دامەنە بۆی خەسار نەبێ ئەوەی ئەو خەڵکا وردێتی بووی بەشکرا و بۆی بەشەکە بەتەکەیت بەڵام بووی خەسار نەبێ دوای فرادرێ خورماکە ئەمجا ئاوەکە جوان ئەمجا پاشانش خورماکەش بخۆی تەبیعیە دوای ئاوەکە نەخۆی شتی تر خۆی دوای ئاینەکە بخۆی کە بۆ نمونە ئاوەکە بخۆی ئەمەش ئەتوانێت کە لەو سونەتانەی ئینسان کە ئەنجامی بدا تیایدا و لەگەڵ ئەوەشدا ئەتوانین ئێمە هەرچی خواردنێک دێ مەنعی کەس نەکەین باسە من قەنەعەتم وایە چونکە لە سونەتە هاتووە ئەژێ بە خورما بە ئاو بەس نەویکە باقی شتەکانی ڕەت کردێتەوە هیچ فەرمایشتی حەدیثێ نییە دەست نەخەینە ڕێگای کەس هەزاران خەڵک هەیە وەتەمایە شتێک بێرە نە خورمایە نە ئاوە کابرا دوکان پاقلەوایە لە بازاڕ ڕئیشەکە حەزەکە خێرێ بکە نیم کیلۆ پاقلەوە لە دوکانەکە خۆی دانا بۆ خێر ئیتێرێ بۆ مزگەوت فەقیرە لەو ڕۆی تێرێ تووشێژی کاکە بە مەیتێرە چنە ناخۆشە لێشکێنی کابرا لە ماڵە هیچی نییە بخۆی کیسێ نیسکەکە بایە زار دینارە ئەیتێرێ بۆ مزگەوت تۆ دەست خەیتە ڕێگای چنە ناخۆشە قاوێ وەکەوەی قاوێ دی ناخۆشە بۆی مانگ ڕەمەزانەوە ئێمە دڵی یەکتری ڕاگرین قەت قسەیە نەکەین زبر بێ بۆنی زبری بێ بۆن نەک زبر بێ هەر بۆنی بێ چونکە ئەبێ ئێمە دڵمان بەرامبەرێک وەک ئاوێنەوا بێ چونکە لەگەڵێکدا دڵمانش فراوان بێ بە تایبەتی گەنجەکان ئەو گەنجە جوانانە ئەبێ هەمویان خزمەتکەن بە شانازیشوە خزمەتکەن چونکە کاتێ تۆ خزمەتەکەی بەخوا خوا خۆشتیوێ چونکە خزمەتکردنی ڕۆژوان لای خوا زۆر پای گەورەیە بەخوا بڕاتە بێ ئەو گەنجانەی کە خزمەتی پیا و بەتەمەنەکەن بە تەئکید لای خوا چەند قات ئەجر پاداشتیان دێ چونکە بۆ ئەوانان لە پێناوی خوان بەڕۆژوو تۆش لە پێناوی خوا خزمەتیانەکەی ئەوان ڕیشیان سپیە خوا گیانە فەرمیێر کەسێ ڕێزی ڕیسپیەکان بگرێ وەکو ڕێزی خوای کردووە کەواتە ئێمە توانین بە هەمومان بەیەکەوە بە جوانی ئەم ئیسلامە پیشان بە خەڵکی بدەین ئەمە ئیسلامە ئەمە بەرەکەتی ئەم مانگە پیرۆزێ خوای گەورە هەموو لایەکمان وەرگرێ و ڕەحم بە هەموو لایەکمان بکە ئینشاءڵڵا من چەند ئادابێک بوو لە خزمەتی جەنابتانە باسمان کرد لەوەی هێن تریشمان بێ بەڵام کاتەکەمان دەرفەت نادا خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە و عیبادەتمان لێ قبوڵ کە خوای لە تەپاڕینە گوناحەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە محفوظمان بکەی یا ڕەبی خوایە
عیبادەت و خێر و سەدەقە و چاکە و قورئان خوێندن و نوێژەکان و ڕۆژی ئەمڕۆ خوایە گیان هەموو لایەکمان وەربگری خوای ئەوەی لەم مانگەدا وەفاتەکە یا ڕەبی خوای لە گوناحەکانی خۆشبی لە مردووی هەموو لایەکمان خۆشبی قەبرەکانیان پڕ لە نور بکەی یا ڕەبی خوای ڕەحم بە قوتابە شیرینەکانمان بکەی سەرکەوتویان بکەی لە ئیمتیحانەکانیانە مامۆستا